دەروون و دیاردەیەم جارە لەسەر بابەتێک قساکەین لەسەر دەردێک قساکەین کە منۆکو دەرد ناوێ بم کە بەدەر لەوەی کە هەموو گیانی گرتوتەوە بەڵام کوردستانیش بەداخەوە لەم دەردا پشکی شەری بەرکەوتووە. دەروون و دیاردەیەم جارە لەسەر جگەرەیە. ئەمێ بزانم ڕاستە لە ماوەی ڕابردووە لە چەند ساڵی ئاین ڕابردووە پارلەمانی کوردستان و هەندێک لایەنی حکومی و هەندێک ڕێکخراو بە شێوەی ئەتوانم بڵێم هەندێکیان بە شێوەی کەمپینی بچووک و هەندێکیشیان وەکو پەرلەمان بە شێوەیەکی گەورە پرۆژە و بڕیاری هەبوو لەسەر کەمکردنەوەی کێشانی جگەرە. بەڵام لە چوارچێوەی ئەو بڕیارە مایەوە و دەنگ و سنگێکی نەما. ئەمە لە دیوە حکومی و پەرلەمانێکە. بە دیوێکی ترا هاوڵاتیانی کوردستانیش وەکو پێویست جگەرە کێشەکان با بڵین تەقدیری شعوری هەم خودی و هەم تەندروستی ئەو کەسانە ناکەن کە جگەرە ناکێشن. ئەگەر گوگڵێک بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بکەین بۆ وڵاتەکانی ڕۆژاوا بکەین حتا وای لێ هاتووە کە بە جۆرێک جگەرەیان قێزەون کردووە کە لە شوێنە گشتەکانە کە هەوای دەریشەوەیە خەڵکانێکی حەزەرەکەن لە کێشانی جگەرە. جا با بزانین بە وردی لەسەر ئەم دیاردەیە قسە بکەین با بزانین بۆچی وەک پێویست تا ئێستا جگەرە قێزەون نەکراوە لە کوردستانە. هەڵبەت بە میوانداری دکتۆر سیامەر حەسەن پسپۆری نەخۆشیەکانی دڵ دکتۆر بەخێربێی. سپاس دەکەم جانە. حیات مەجید پەرلەمانتار جەنابیشە بەخێربێی. تەنیا بەدرەدین مامۆسای دەروونناسی جەنابیشە بەخێربێی. دکتۆر با لە جەنابتەوە دەست پێ بکەم و قسەی بکەین لەسەرەوەی بەدەل لە پیشەی بەدەل لە پیشەگەرێتی بەدەل لە لەوەی کە جەنابەت دکتۆری دوایی نەسەر لایەنە تەندروستەکەی بۆی کە ترسێک دروستکەین بۆ ئەو کەسانی کە جگەرە کێشنەوە ترسێکیش دروستکەین بۆ کەسانی کە جگەرە ناکێشن و بە دیار جگەرە کێشێکەوە ئەوەستن. قسەکە ئەوەیە بە بۆچوونی جەنابە حکوومەت پەرلەمان سێکتەرە حکومی و باڵاکانی ئەم وڵاتە ئیشی جدیان کردووە بۆ کەمکردنەوەی کێشانی جگەرە؟ پرسیارەکەت بەڕاستی دەتوانین بڵین یەکەم نە. دووەم بۆ دوایی بلافاس لەو پرسیارە باش بۆ لە شتای کۆمەڵایەتیدا جگەرە بێ دامی سیارە بێ توزانم زۆر شتی کە کۆمەڵدا یەک فاکتەر چارەسەر نییە. یعنی تەنیا حکوومەت تەنیا دەسەڵات ناتوانێت ئەو کاری بکاتە. لە مەکتەبەی ڕابگرە مامۆستای ئاینی ڕابگرە نێوماڵی ڕابگرە کەلتوری کوردەواری ڕابگرە زۆر شتی دیکە دەبێت کاریگەر بێ تا بتوانێت پێش جگەرەی بگرێ و بێتە حاڵەتێکی قیزەوەن. بەڵام بە پێی پێویست ئەوە نەکراوە. ئەوەی کە لە بە چاو دەبینین لەوانەیە لە چاو ساڵانی شێستەکان هەفتاکان حتا هەشتاکان جگەرە کەمتر بۆ ئەوانی کە ئەو دەمیان لەبیرە لە سەرخۆشی و تازیەکان جگەرە دادەندرا هەلان جگەرە داناندرێ. باش ساڵانی هەشتا و نەوەد و هەفتاکان هەر کەسێک جگەرێکی دەردێنا حتمما یەک دانشی دەردێنا بۆ لایانی بەرامبەری ڕادەگرت. لەوانەیە حەزیشی لێ نەبا بەڵام ڕای گرت و حەزی دەچوێ ئەوە نەماوە. ینی فاکتەرەکان زۆرن. لایەکی فاکتەری حکومیە لایەک فاکتەری کۆمەلگایە لایەک فاکتەری دڵم مامۆستایە مامۆستای مەکتەبەیە بنەماڵەیە زۆر فاکتەرە. بەڵام بەگشتی هەرچەند گۆڕانکاری کراوە بەڵام ئەو گۆڕانکاری لە پێی پێویست نییە. باش دەستخۆش. حیات خان جەناب وەکو پەرلەمانتار لەم خولەی کە وا بەرەو کۆتاییە چێت لە ساڵی 2007 تا بە یاسای ژمارە 31 جگەرەکێشان قەدەغەکرا لە شوێنە گشتەکانە. ئێوە لەم خولایە هیچ ئەپدەیتێکی ئەو بڕیارەتان کردەوە یان هیچ بە جواداچوونێکتان کردیان ئیشی جدیتان کرد بۆ چەسپاندنی زیاتری ئەم بڕیارە؟ بەڵێ هەڵبەتە کاک دەروون یاسای ژمارە 31 ساڵی 2007 ئەو یاسایە لە مانگی 11 2007 تا دەرچووە لە 2008 تا لە وەقاعی کوردستاندا بڵاو بۆیەوە لە مانگی یەکاوە دواتر لە مانگی پێنجی هەمان ساڵە جارێکی تر تعدیلی بۆ کرایە بۆ ئەو یاسایە. هەڵبەتە ئەو یاسایە لە 13 مادە و هۆکارەکانی دەرچواندن پێک دێ کە کۆمەڵێ مادەی زۆر باشی تایە هەتا غرامەی تایە هەتا ڕێگریکردن لە هاوردەکردنی
کوالێتی جۆری ئەو جگەرانێکی هێتە ناو هەرێمی کوردستانەوە هەتا لەوەی کە چۆن بەپێی یاساکان مناڵ قەدەغەیە هەندێک کار بکات بە تایبەتی کاری فرۆشتن و کڕێنی جگەرە نابێ ئەوە بکرێت یعنی کێشانی جگەرە لە شوێنە گشتەکانە ڕکلامکردن بەڵام دوای ئەو بەدواداچوونتان کرد تا چەند جێبەجێیەکرێت تا چەند هەڵبەتە هەم هاوڵاتی ئەم لایەنی حکومی پابندە بە بڕیارەکەی بەڵێ هەڵبەتە ئەتوانم بڵێم بەداخەوە کە هەموو جارێ ئەوم تکرار کردوتەوە جارێکی تریش تکراری ئەەکەینەوە کە مەسلەی جێبەجێکردنی یاسای زۆر باشمانەیە لە کوردستان یەکێ لە یاسا زۆر باشەکان ئەو یاسایە یاسای جگەرەکێشانە بەرەنگاربوونەوەی جگەرەکێشانە بەڵام بەداخەوە تا ئێستش لە کوردستان ئەو یاسانەی کە دەرەکرێت کە چەند جوانە چەند تۆکمەیە چەند پەرلەمانتاران چەند یاسا ئەوانەی کە یاسا دەرەکەن لە ناو پەرلەمانی کوردستان و چۆن خۆیانی پێوە خەریگەکەن و چەند ماندوو ئەبن و وەلیژ نەمانیەکان چەند هیلاگە بن بەوەی هەتا یاسایەکی جوان پێشکەش بە کۆمەلگاکە بکەن بەڵام دواتر بەداخەوە لایەنی جێبەجێکردن ئەتوانین بڵین لەو بابەتەیە بەتاکید لایەنی جێبەجێکردن لایەنی تەنفیزیە کە ئەتوانین بڵین لەو بابەتەیە تا ڕادەیەک لە هەندێک لە یاساکانە یعنی کەم و کورتی هەیە من هەر باسی ئەوەت بۆ بکەم لەو یاسایە هەیە کە شوێنە گشتەکانی تهدید کردووە بە نمونە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان فەرمانگەکان کوێ ئەمانە نابێت جگەرەیتیا بکێشێت لە ناو پەرلەمانی کوردستانە بەڕاستی شوێنی جگەرەکێشان شوێنێکی تایبەت دیاری کراوە کە ئەو بەڕێزانەی جگەرە کێشن بچنەوێ بەڵام بەداخەوە پەرلەمانتاران کە خۆیان ئەو یاسایە لەلایەن پەرلەمانتارانەوە دەرچوو خۆیان پابند نین پێوە چەند ئەو یاسایە پێش ئێمە دەرچووە بەڵام دوجار تۆ کە چوتە شوێنێک یاسا دەرکرد ئەبێت لەگەڵ جێبەجێکردنی یاساش بیت یعنی یەکێک لە ئیشکالەکان ئەوە بووە کە پەرلەمانتارەکان زۆربیان ئاسایی لە مەرمەڕەکانە جگەریان کێشاو کە لە کاتێکا شوێنێکی تایبەت دیاریکرا و هەیە لە ناو پەرلەمانە بۆ جگەری کێشان ئەمە وەکو پەرلەمان هەڵبەتە شوێنی تریش بە هەمان ینی ئەمە گرفتە گەورەکەی بەڵێ بەتاکید من واقعەکە لە هۆڵێکا بەناوی پەرلەمانەوە یاسا دەرەکا کە چی لە ناو پەرلەمانی کوردستانە جا کێشانەکە لە ناو نەگهۆڵی پەرلەمانە لە ناو بینای پەرلەمانەکە بەڵام یاساکە هەموو پەرلەمانی بە دڵنیاییەوە وایە بەڵام بەداخەوە یعنی هەتا لەوێش سەرپێچی ئەکرێ جاوەرە ئەبێ لە فەرمانگەکان لە وەزارەتەکان لە شوێنەکانی تر جاوەرە بەلایانی تەنفیزی بڵێ پەرلەمانتاری چۆک و جەنابێ بەلایانی تەنفیزی بڵێ ینی پەرلەمانتاری چۆک و جەنابێ بەلایانی تەنفیزی بڵێ کاکە ئێوە بۆی ئەم یاسایی ئێمە جێبەجێ ناکەن ڕەنگە لایانی تەنفیزی پێتان بڵێ تۆ خۆتان جارێ لە مامەڕەکانی پەرلەمانە جێبەجێ کە نێمەش لە شوێنی تراجێ دەرونەوە واقع من باسیەکە من ناکرێ باسیەوە بکەم بڵێم نەخێر لە پەرلەمان بڵێ ئەکێشێت ڕاستە بەڵێ بەداخەوە کە نابێت وابێت کە نابێت وابێت ئێمە پێویستیمان بەو ڕازگۆیی پێویستیمان بۆ سەراحەتێ بۆی کە دەستخینە سەر برینەکە بۆی کە دەستکەین بە چاکردنی کاک تەنیا جەنابی شە بەخێر بی مامۆسای دەرونی دووکو مامۆسایەکی دەرونیە ئەوەندەی جەنابم متابعە و کردبێ لە میدیاکانەوە لەلایانی پەرلەمانەوە لەلایانی حکومی و ئەوەی لە وڵاتە ئەگوزەرێ بکشتی ئیشی جددی کراوە بۆ قێزەونکردنی جگەرە کێشان تاوان خۆی پەرلەمان گرفتی هەیە بەڕاستی کاتێک کە یاسایەک پسند دەکەم سنە زۆرجار ینی بە تەفاسی شتەکان ناتوانێت پسندی کە بنمونە تۆ بڕیاری ئەوەدایە کە بن منداڵێکی مەسەلەن تەمەنی 2 ساڵ یان 3 ساڵە بەر لە 8 ساڵ نەتوانێت جگەرە بکرێ و لەگەڵەوەژا منداڵەکە دەیکڕێ سەبەبەکە چییە؟ تۆ پەرلەمان دەبایە پێش ئەوە قراریشتر بدە بنمونە بڕیاری ئەوە بداتن کە مۆڵەتی تایبەت بدرێت بە جگەرە فرۆشەکان ئەوانی کە جگەرە دەفرۆشن بەڵام ئەگەر تۆ سیر بکەیت لە هەر دوکانێک کە تەماشای دەکەی ئەگەر ئای بفرۆشی جگەرشی لێ یعنی ئەگەر لە کۆڵانێک 4 دوکانی تێدابێ هەر 4 جگەرە دەفرۆشن کەواتە شتەکە ئەوەندە مەرغوب بووە لە ناو کۆمەلگەی ئێمە ئەوەندە بەرچاوە هەموو خەڵک بە شێوەیەکی زۆر سادە ئاسایی بۆ تۆ ڕاست تۆ دەتوانی بە ئاسانی دەست بکەی ئەوە گرفتەکەی بەڵام ئەگەر هاتی تۆ مەسەلەن مۆڵەت بۆ کەسانەدانە کە جگەرە دەفرۆشی بنمونە لە گەڕەچێک با 2 کەس مۆڵەتی هەیە کاتێک کە کەم بوو ئەو کەسێک کە جگەرە کێشە دەچێتەوە دوکانە و شوێنی کە مۆڵەتی باشە نرخەکە هۆکاریی تر نیە ینی منێسان دێ نمونەم لایە بەڵێ خۆی هۆکاری ئەمە یەک تەکەیە ئەوە دەستێکە خەمە سەر مارکەکەی یعنی ئەگەر وەریگرن ینی ئەمە یەک تەکەیە دەستم خۆتە سەر مارکەکەی ئەمە یەک تەکەیە بای 1000 دینارە یعنی 10 پاکەت جگەرە بای 1000 پاکەتی بای چەنەکات ینی پاکەتی 100 دینارەکە بە تۆزێک خەلەلی بیرکاری گرفتەکە ئەوەیە ئێمە هەندێک شتمان زۆر جوان کردووە بەڕاستی تۆ ئەگەر لە وڵاتێکی دراوسێت بنمونە تورکیا
تۆ گەر سەردانت کردبێ بڕۆ پاکەتێک بکڕە پاکەتێکە دەداتێ بەڕاستی ناتوانانی بیخۆی ناتوانانی بیچێشی لەبەرەوەی وێنەی ئەوەندە ناشین و قێزەوەنی لەسەرا یعنی تۆ کە سەیری پاکەتەکە دەکەی بەڕاستی ناتوانانی ئەوەندەی بچێشی لەوانەیە دانەیەک یان دوودانە بەڵام دواتر ڕەگە فڕێ بدەیت بەڵام لای ئێمە بەڕاستی گرفتەکە ئەوەیە چونکە بازاری ئازاتەیە تۆ بۆ تێ هەموو جۆرە پاکەتە کارتۆنە گەورەکان ینی بە ئەنوا ئەشغال دەردی جەناب تەڵی ڕەنگاو ڕەنگ کراوە ئەوە کراوە بۆی کە وێنێکی زۆر جوانی هەیە ینی تۆ ئەگەر سەیری پاکەتەکە بەڕاستی ینی ئەو دیزاینێک کە بۆی دروست کراوە وەکەوە خاص لە ڕووی دەرونیەوە ئەوە ینی ئەسلی هەیە ینی من شتێکم خوێنەوە لە کاتی ئامادەکردنیان بەرنامەیە ئەڵێ لە ساڵی 2020 بەدواوە ئەوروپا پلانێتی کە هەرچی پاکەتی جگەرە هەیە بە هەمونەوە ئەکانیەوە بیکا بە یەک ڕنگ ئەویش سەوز بێت یان یەک پاکەت بێ و هەر یەک ڕنگ بێ بە بچوکی ناوەکەی لەسەر نووسا بێ لە بەرۆی کە سەرنجڕانە کێشە زۆر ینی ئەوە لە ڕووی دەرونیەوە هۆکارە بۆی کە جگەرە کێشێک بەرەو جگەرە کێشان بڕوە بەڵێ تاوان ئێمە دەزانین هەر شتێک کە سەرنجڕاکێش بوو وێنەکانی جوان بوو زیاتر وامان لێ دەکاتن کە سەرنجی لە بۆ لای ئێمە ڕابکێشی و بەکاری بین تۆ نمونە ینی نەک لەسەر جگەرە لەسەر هەر شتێشتە هەر شتێک ئەگەر شێوەکەی شکلەکەی ناشرین بێ تەنانەت ناوەکەش یان ناوەرەکەشی خۆش بێ تۆ ناتوانانی بیخۆیان بەکاری بێنی بۆ لەبەرەوەی سەیری ڕوخساری دەکەی سەرەتا بەڵام ئەگەر سەیرت کە ڕوخسارەکەی جوان بوو شێوەکەی جوان بوو بێگومان ئەگەر ناوەرۆکەکەشی ینی کەم و کورتی تێدا بوو تۆ چونکە تەرجەن لە ناو مێشی خۆت ئەو وێنەیەت گرتووە بە جوانی کاتێک کە تەرجەمەت کردەوە لە ناو مێشی خۆت بە شتێکی جوانی جوان بێگومان ئەو شتەش کە لە ناوەرەکەی داهەیە لات شیرین و خۆشتر دەبێت بەڵام ئەگەر هاتوو مەسەن لەسەر هەر شتێک دیمەنەکەی ناشرین بوو تاوان مێشی تو کە یەکەم وێنەی دەگری دەخاتە ناو زاکیرەت ئەو کاتە ئەو وێنەیە بە ناشرینی دەگری کاتێک کە بە ناشرینی گرت بێگومان ناوەرەکەش لە پێشتا و ناشرین دەبێت خۆش نابێت بۆیە دیسان گرفتیمەوەی هەموو ئەو شتانی کە هەمانە جوانە ینی هەمووی ڕیکلامن بە دیوە باشەکەیە بۆ کێشانی جگەرە بەڵێ شتێکی تریش کاک دەرون بەڕاستی لە زۆربەی وڵاتان مەسەرەن وڵاتە عەرەبیەکان کاتێک کە بە عەرەبی لەسەری نووسراوە ئەمە سەبەبی ڕئیسی سەرەتانە عەرەبەکە تی دەگات لە وڵاتێکی وەکو تورکیا کە بە تورکی لەسەری نووسراوە تی دەگات ئەو وڵاتانی کە بە زمانی تر قسە دەکەن نمونە ئینگلیزی فەڕەنسی هەمووی بە زمانی خۆیان لەسەری نووسرا گرفتەکە لەوەیە کە ئەو زمانانی کە لەسەر پاکەتەکە نووسراوە جیلی ئێمە تی ناگە تۆ ئەگەر گەنجێک بەڕاستی گەنجێک مەسەرەن بەشی زۆری گەنجەکانی وڵاتی ئینفۆرمێشنەکەی نازانێت ئەگەر هاتو ئەو بە زمانی کوردی لەسەری نووسرا ئەو گەنجە خوێندیەوە بەڕاستی ئەگەری وێ نەیچیشی دەستخۆش بەڵام گرفتەکەی و نازانیت چی لەسەر نووسرا ینی دەکرێت تۆ راپۆرتێک بکەیت بەڕاستی ئەوە زۆر گرنگ بوو لە ناو بازار راپۆرتێکت کردبان دوسێ پاکەت یان ئەوانی کە جگەرەی دەچێشن پێت گوتوا لەسەر ئەم جگە ئەم پاکەتە چی نووسراوە زانیاریم بدێ بەشی زۆری دەتوانێت بڵێم ڕاستە بابینەری پاکەجێکی گشتیمان دروست کردو بابینەری و پاکەجە بین قسەی زیاد هەندێک لە بۆچوونەکان مێژووی جگەرە کێشان دەگێڕنەوە بۆ زیاتر لە 500 ساڵ پێشزین و مرۆڤەکان قەد و پۆپی درەختەکانیان سوتاندووە و دوو کەڵیان هەڵمژیوە هەر لەو کاتەوە بێ ئەوەی بزانرێت ئەم هاوڕێزیان بەخشەی مرۆڤ هەڕەشەی لە ژیان و تەندروستی ئەو کەسانە دروست کردووە کە کێشاویانە و مەترسیەکەش کاتێک گەورەتر بووە کە بە تێپەڕبوونی کات مرۆڤ خۆی بە کێشان و هەڵمژینی ئەو دوو کەڵەوە گرتووە جگەرە پێکهاتەیەکی مەترسی هەیە و بۆیە زیانەکانی لەسەر تەندروستی مرۆڤ زۆرە لە یەک جگەرەدا زیاتر لە 600 مادەی کیمیایی زیان بەخش هەیە کە سەرەکی ترینیان بریتین لە نیکۆتین، قەتران، تار، ئەمۆنیا و چەندین پێکهاتەی تام و بۆن تا کار لەسەر مرۆڤ بکات و ئالوودەی بکات. کێشانی جگەرە یەکێکە لەو دیاردەبا و زیان بەخشانی کە لە جیهاندا و لەگەڵ ئالۆزبوون و جەنجاڵی ژیاندا پەرەیسەندووە و لە کۆمەڵگەی ئێمەشدا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە. ئەم دیاردەیەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ هەیە و دەبێتە هۆی چەندین نەخۆشی دەرونی و جەستەیی. مەترسیترین زیانەکانی جگەرە ئەمانن: کار دەکاتە سەردڵ و تووشی جەڵتەی دەکات. سەرچاوەی سەرەکی نەخۆشی شێرپەنجەیە. بۆڕی هەناسە و سیەکان تووشی نەخۆشی دەکات. کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تەمەن. ئەگەر کەسێک ڕۆژانە پاکەتێک جگەرە بچێشێت ئەوە 7 ساڵ کەمتر دەژێت لە کەسێک کە هەرگیز جگەرەی نەکێشابێت. بەپێی ئامارەکان ساڵ بە ساڵ ڕێژەی جگەرەی کێشان لە کوردستان بەرز دەبێتەوە. بە شێوەیەک ساڵی 2006 ئەو ڕێژێ لە ناو گەنجان و بەتەمەنەکاندا 113 بووە و ساڵی 2013 بەرز بۆتەوە بۆ 118 و
ساڵی 2017 گەیشتووەتە 124. بە پێی دوایین راپۆرتی ڕێکخراوی جیهانی تەندروستی WHO ساڵانە 6 ملیۆن کەس بەهۆی تووتن و جگەرە کێشانەوە گیان لەدەست دەدەن و ئەو ڕێژەیە بۆ ساڵی 2030 دەگاتە 8 ملیۆن کەس. بە پێی هەمان راپۆرت خەرجی ساڵانی جگەرەی کێشان بە 1000 ملیارد دۆلاری ئەمریکی خەمڵێنراوە. ئەمە جگە لە تێچووی نەخۆشخانە و ئەو نەخۆشیانەی بەهۆی جگەرەی کێشانەوە تووشی مرۆڤەکان دەبن. ڕێکخراوی تەندروستی جیهانی بەرواریی 30 هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی دژی جگەرە کێشان دەستنیشان کردووە. ساڵانە زیاتر لە ملیارێک دۆلاری ئەمریکی تەرخان دەکرێت بۆ هۆشیاری و دوورکەوتنەوە لە جگەرە. لە وڵاتە پێشکەوتۆکانی جیهان چەندین ڕێکاریان گرتوۆتە بەر بۆ کەمکردنەوەی جگەرە کێشان. بۆ نمونە لە چێشتخانە و کافتریاکان جگەرە کێشان بە تەواوەتی قەدەغە کراوە و یانی شوێنی تایبەتیان بۆ تەرخان کراوە. لە سوپەرمارکێتەکان پاکەتی جگەرە لە شوێنی تایبەت و دوور لە چاوی خەڵک دانراوە. بەڵام لە هەرێمی کوردستان سەرڕای یاسای قەدەغەکردنی جگەرە کێشان لە شوێنە گشتیەکان کەچی تا ئێستا هەنگاوی زۆر قورس و کاریگەر نەنراوە بۆ کەمکردنەوەی جگەرە کێشان. بگرا کوردستان بۆتە باشترین بازار بۆ ساغکردنەوەی خراپترین و بێکوالێترین جگەرەکانی جیهان. بەپی دوایین ئامار لە ساڵ 24 خەڵکی هەرێمی کوردستان جگەرە ئاکێشن. چ داتایەکی ینی تازەترین داتای مەترسیدار بۆی کە من بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان تۆزێک دەستبەرداری حکوومەت و ئەو هەنگاوانە بین کە لە ڕابردووانراوە چکە وازەحەکە بە هەنگاوەکان سستە. بەڵام وەکو دکتۆرێک ڕێنمایی تۆ چیە ینی ترسناکترین داتای تازە لەسەر جگەرە کێش چیە؟ لەوەی کە جەنابەت دەفەرمووی 124 من بەڕاستی نازانم ینی داتاکان لە کوردستان زۆر جێسیقە نیە. 124 بڕێک زۆرە ینی 124 خەڵک دەکاتە یەک لەسەر چواری خەڵک. تەبان مەسەڵەن منداڵ ناچێشە یا ژن زۆر کەس ناچێشێ دەبێت مەگەر مەسەڵەن بڵێ 124 گەنجان دەچێشن ئەوە ئێمە هەڵبەتە وەکو جەناب بە باسێکردیانی داتاکان لە کوردستان داتایەکی زۆر ئەوە نین بەڵام ئێمە لە ساڵی 2016 کە لە کۆنفرانسێکە ڕاگەندراوە لە ساڵی 2016 هەژدە بۆ بەپێی ئەو داتانی پێشووتریش ئێمە داتایەکمان وەرگرتووە هەر لە خۆیان کە بەپێی تەخمینی خۆیان لە ساڵی 2017دا گەشتوتە لە ساڵ 24. زۆر گرنگ نیست 124 بێ 124 بێ ڕاست معناوی 124 و خەڵکە معرەزی نەخۆشیە ڕاست یعنی هەتاکە 124 بێ ڕاست بەڵام گرنگەوەیدا خەڵک هەموو دەزانن کە جگەرە خراپە دیعای بۆ کراوە. مامۆستا فەرمووی لە سەبارەت بە تورکیە هەر لەو تورکیەی 100 خۆزگەم بە وڵاتی ما لەوێ ناوەندی ئەگەر لە ناوەندی دێتە دەرێ لە مەکتەبەی دێتە دەرێ زۆربەی تەڵەبەکان جگەرەیان بە لێوی دەگرن لە زۆر شارەکانی تورکیە منەوەم دیوە هەتا لە ئەوروپاش نسبەی جگەرە کێشی ئافرەت زۆر زیاترە تۆزە ئافرەت زیاتر ینی نەک نەزانن ڕسمێکیشی لەسەر دووسی ڕەشی پیسی کە کابرا زەندەقی دەچێت بەڵام هەردەی کێشەیە کەس بەک دکتۆران معلوماتی نییە لەسەر زانیاری لەسەر نەخۆشیەکانی جگەرە چونکە ئەوە بەخۆی دکتۆرە بەڵام نسبەیەکی باش لە دکتۆرەکان جگەرەی دەکێشن. معنای وەیە شتەکە قوڵتر لەوەیە کە تەنیا زانیاری بێ یان تەنیا گرانکردن بێ دەبێت هەرو جوری باسم کرد ماڵتی فاکتۆرە چەند فاکتەرەیە چەند هۆی هەیە ئەو هۆیانە دەبێت دانیشن بۆ دەبێت پارلەمانێکی کە جوانترین ڕاستیکێک لە جوانترین یاساکانە دانراوە ئەو جوورەی هاتخان فەرمووی بۆ خۆی دەڵێت لە پارلەمان ناکردرێ ئەو کەسەی کە دەبێ بیکە فەرزەن دەبێت مەسەلەن شۆرتە بیکە یان دەستگای تەنفیزی بیکە بۆ خۆی جگەرەی دەکێشەیە ڕاست ینی لە سەروەی دەبێت بە شێوەی بنەڕەتی بێت دنا ئەو هەموو کەس دەزانێت فاکتەری سەرەکی زۆر نەخۆشی لە نەخۆشی دڵ ڕابگرە نەخۆشی سیەکان ڕابگرە تێکچوونی یعنی لەوانەیە قرار نییە هەر کەس کە جگەرە دەچێشە تووشی شێرپەنجە بێ بەڵام هەر کەس جگەرە دەچێشە حتممە سیەکانی تێک دەچێت حتممەند بەبێ یەک و دوو ینی کەسەیە کە 50 ساڵ 30 ساڵ جگەرەی کێشاوە هەوا وەرگرتنی سیەکانی کەمترە لە کەسێک کە نەیکێشاوە ئیدیۆ بەبێ یەک و دووە لەوانێت و شێرپەنجە نەبێ
ئەگەر دوو کەسی دەنەزەر بگری کە وەکو یەک نەخۆشی دڵیان هەیە ئەوی کە جگەرێ دەکێشێ خەتەری زۆر مەترسی زۆرترە لەو کەسێک کە جگەرەی ناکێشێ. ئەمە با باسی نەوع و کوالەتی جگەرەکانیش نەکەین کە لە کوردستان چۆنە ئەو فاکتەرێکی دیکەیە یعنی ئەسەن ئایا نازانم ئەمە باسی شتێکی دەکەین بە ناوی جگەرە کە لە تووتن هاتۆتە دەرێ ئەو تووتنێکە لە کوردستانە قەدیم دایانچان ئەلان نەماوە لە دەرێ ڕادێچن لەوانە بێ دەچێت ئەسەوانە تووتن نەبێ چۆکە تووتمێ وا بە هەرزانەوە دەبێت موادی کیمیایی بێ وەک نێرگەلەکان ئەلان قەدیم کە نێرگەلیان دەچێشاتە دەقە چارێک ئەلان لە ئێوارەوە تا شەوێ ئەوەن دووسکە تووتنە لاستیقە نازام چییە دەمێنێتەوە بۆنێک و ئەو مەترسی موادی کیمیاوەکەی شتێکی دیکە ڕاست ئەو باسی بالفەرز حتا ئەگەر باشترین کوالیتی تووتن بێ ئەویش مەترسی هەیە ئەویش دێ بۆ نەخۆشی دڵ ئەویش بۆ نەخۆشی های سیەکان بۆ زۆر شتان بۆ نمونە شتایەکی وەک فاکتەرێکی نەزۆکی دیانەیەکێک لە فاکتەرەکان دەتوانێت نەزۆکی بداتن موادێکی کە ڕێژنەکانن یا موادێک کە بە خوێن دەچنە هەموو جسم لە هەر جگای ئەسەراتی خۆی دادنێ بە شێوازی خۆی ئیش دەکاتن هێندێکیش باوەڕ بکەن هێشتا زانست نەیزانیوە یعنیەوە کاری لەسەر دەکەن بیخێنیەوە مەجەلەکانی دێت دەبینی لەسەر هێندێک فاکتەرەوە کار دەکەن پیری زوو درەسە زوو پیرکردنت دەداتن چ فاکتەرێک دەبێتەوەی کە شەخص کە جگەرە کێشە دەگەڵ جگەرە نەکێشەکەی جگەرە کێشەکە تەمەنی زۆرتر چرس دەبێت بەرەو پیری دەچێت دیارە خانەکانی لە شیوەی جاهانەکانی جەستەی ئەو مرۆڤەی تێک دەدا فاکتەرێکە ئەوەیە کە لەسەر مەترسیەکانی جگەرەی هەر چەند قسامکەی کەمە زۆر بەرنامە هەیە و زۆرش باشە پێ دوایە جەناب وەکو دکتۆرێک ینی زیاتر نەخۆشە فیعلەکانێ بەرەکە ینی ئەو نەخۆشانی کە جیرۆدەن پێ دوایە بۆ نمونە لە دوای ئەو قەرارەی کە پەرلەمانی کوردستان دەری کرد تۆزێک کەم بۆتەوە یا هەر خەڵکە ناشزانێت مادام لە فەرمانگەی دەچێشێنی هیچ تەسیرێکی دەتودانێ یاسا دەبێت تەنفیز بکردرێ ئەمە یاسای مەسەرەن بۆ نمونە هاتو چۆمان هەیە زۆر بەقەوەتە زۆر بەهێزە یەک لە فەرمانگە هەر باشەکانی کوردستان بە بڕوای من هاتوچۆیە پۆلیسی هاتچۆ بەڕاستی کار دەکات ڕاستە لە بەرەوەی یاساکان جێبەجێ بەڕاستی جوان ئیش دەکەن شێوە ساعت 12 شێوە بە سەرمایە سێ نیۆڕێ بە گەرمای تەموز بچەوە ئیش دەکەن جێژنە نەورۆزە وەختی دیکەوە ئیش دەکەن وایە کەس ناتوان نکۆی بکات بەڵام لە هەورێرە بچۆ دەرە بچوو لای خەلیفان و بڕۆ لای سۆران و بڕۆ لای وەرتی و زۆربەی سیارەکان ڕقەمیان نییە ڕاست یعنی یاسا وا هاسان نییە تەنفیزەکەی ڕاست لەسەر جگەرەش هەروایە وا هاسان نییە من پێم وایە دکتۆر ینی ئێمە تۆزێک میلەتێکین لە بەرەوەی ئێستا هەر ئەم بەرنمەیە کە دەستی پێکی لەسەر هەندێک هەوەر کە قساکەین یەک دنیا کۆمنتمان بۆ یاڵێ مۆزۆع بڕاوەوە باسیێواکەی ینی من پێم وایە ڕەنگە گەر بە بەڕێوبەری مرکزێکی شورتا بڵێ ینی جەنابی حیات خان مەسەلەن ریسێرچێکی مەیدانی وەکو میهنەکەی خۆی بکە گەر بە بەڕێوبەرێکی مرکزێکی شورتاش بڵێ کاکەوە هەندێ مرقە بزمان هەیە لەسەر فلان کەس و فیسار کەس کە لە فلان لە شوێنی گشتیا جگەریان کێشاوە ڕەنگە هەر گاڵتەی لە تەرحەکەشی بیانی با تۆزێک ڕازگۆ بینی کۆمەڵایەتەکە زۆر گرنگە من ڕەنگە ئەگەر ئێستا تەلەفۆن کەین بۆ دە مرکزی شورتا لە شاری هەولێر و سلەیمانی و بڵین فلان کەس جگەرە ئاکێشێ لە شوێنێکی گشتیا ڕەنگە بڵێ کابرات یەک چۆ بەڕاست ینی ئەمە دیوە کۆمەڵایەتەکەی منەمەوێت کاک تەنیا یەک جوابیۆم باتەوە چی بوو ینی چی ئەو تەشەنوجەی لایانی جێبەجێکارەوە تا پەرلەمان یاسایەکی تۆکمە و ڕێکوپێکی دەرکردووە با ناڵین لە کوێ تەنفیزەکە و لە کوێ تەنفیز ناکرێت بەڵام بۆ نمونە ڕەنگە هەر جەنابێرم هەر من تەلەفۆن کەم بۆ مرکزێکی شورتا بڵێم کاکەەوە فلان کەس لە شوێنێکی گشتیا جگەرا کێشێ یا لە ئەنجومەنی وەزیرانە جگەرا کێشێ ڕەنگە هەر بە جۆرێک لە جۆرەکان بە تاوام نیان لە قەڵم چی بکەین بۆ خاوکردنەوەی ئەم تەشەنوجیانی چی بکەین وا لۆ بکەین کە بەڕێوەبەرێکی پۆلیسیا پۆلیسێک چۆن تاوانێکەکرێت چۆن دزیەکەکرێت چۆن قەتڵێکەکرێت ئاواش مامەڵە لەگەڵ جگەرە کێشێکا بکرێت طبعا پێویست ناکە پەیوەندی بە پۆلیسەوە بکرێتن لەبەرەوەی ئەو بابەتە پەیوەندی بە پۆلیسەوە نییە بنمونە لە فەرمانگەیەک ئێستا تۆ لە مؤسسەیەکی بنمونە لە ڕاگەیانت کار دەکەیت کاتی لە پرزگەی پاکەتەکە سەرخەکە دێوە گیرا و کاتە تۆ ناتوانانی جگەرە بچیشی ئەمە زۆر ئاسانە و چارەسەرکردنی یعنی هەر کەسێک تەنانەداوانی سەردانیش دەکەن پاکەتەکەی لێوەرگیرا یان تەنانەداوانی فەرمانبەری ئەو مؤسسەشن ئەگەر پاکەتەکەی لێوەرگیرا ئەو کەسە ناتوانێت لە شوێنێکی شەکان بچیش وایە ئەمە کۆنتڕۆلکردنی زۆر ئاسانە و دەشکرێت هەر پەرلەمان خۆی ئەو قرارە دەربکاتن کە هەموو مؤسسەیەک لە وڵاتە پرزگەی وایە
لە پرزگە تۆ هەر کەسێک کە دێ دەتوانێت تەنانەت پشکنین بۆ فەرمانبەرەکانیش بکرێت تۆ گەر پاکەتت لایە یان چرخی کردایە فەرمو لێرە دای ئەو تەشەنوزەی کە تو باسی دەکەی نامین گرفت پێویستی بە پۆلیسیش ناکە ئەمە حاڵەتی دووەم گرفتەکە ئەوەیە خۆی مەسەرەن لە ئاستی بەرزتر بنمونە لە وەزارەتێک وەزیرەکە خۆی دەیچێشێ سکرتێرەکەی و چەند فەرمانبەرێک لە دەوروبەری ناوانیش بەیەکەوە دەیچێشن کاتێک کە فەرمانبەرێک سەردانی دەکات ئەویش دەبینی مەسەرەن وەزیرەکە دەچێشێ یان مدیر ئامەکە دەچێشێ ئەویش بنمونە ئەوان دەبێت بشتێکی ئاسایی دەبێت بەڵام ئەگەر ئەو هات مەسەرەن فەرمانبەرێک لە ناو ئەو مؤسسەی کە تێیدا کە بینی بەڕێوەبەرەکەی ناچێشێ بەڕاستی بەشی زۆری بەڕێوەبەر و تەنانەت وەزیرەکانیش دەگەرێت چێشە کە دەبینی ئەو دەیچێشێ ئەویش داشتێکی نۆرمەڵ دەبێت ئاساییە و ئەویش قبولی دەکە بۆ قبولی دەکە لەبەرەوەی قبولی دەکە و دەزانی مەسەرەن جگەرە چێشان چێژێکی هەیە بۆ ئەو ناچارە قبولی ئەوە بکە کە فەرمانبەرەکەش هەمان ئەو چێژێکی دەبێت بەڵام ئەگەر هاتو ئەو بابەتەیان ئەو حەزەی خۆی خەفە کرد ینی کپی کردەوە ناچار دەبێتن ئەو کاتە سزای فەرمانبەرەکەش لە فەرمانبەرەکەش ئەو حەزەی کە هەیەی کپی بکاتەوە بەڵام کە و کپی نەکردەوە ناچارە بە هەمان شێوە فەرمانبەرەکەش کپی نەکات من یەک تێبینیم هەیە بەڕاست تاوان کاک دکتۆر باسی وێ کرد لە ئەوروپا زیاتر و وڵاتانی دراوسیشمان زیاتر جگەرە دەچێت فعلەن وایە هەرچەندە ڕێژەی ئەوان ڕێژەی دانیشتوانیان زۆر زیاتر بەڵام گرفت لەوەیە لە وڵاتانی ئەوروپا و وڵاتانە دراوسیانی کە هەمانە ئایا تۆ کاتێک منداڵێک دەبینی یا هەرزەکارێک دەبینی کە جگەرە دەچێشی ڕۆژێ دوو پاکە دەچێشێ نا بە زەحمەت دووزگارە سێزگاری بەدەست دەکەوێت وایە بۆ لەبەرەوەی نرخەکەی گران ناتوانێت و تەنانەت ئەو کەسێک کە پارەیەکی باشی هەیە ناتوانێت ڕۆژانە دوو پاکەت بچێش بەڵام لای ئێمە زۆر تەبیعیە زۆر ئاساییە ئەگەر هەرزەکاری چار پاکەت ڕۆژانە بچێشێ دەکات چەند 2000 دینار ئەگەر پاکەتی لەسەر 500 دینار دەکات 2000 ڕاستێمە لە دوانی خەڵکمان وەرگرتووە ئێستا شیبینیان یاڵێ لە ڕۆژێکا 4 پاکەتە کێشن ئەوە یەکێک لە گرفتەکانە نرخەکەی زۆر هەرزانەوە بە ئاسانی وە زۆرتر دەچێشرێ و لەگەڵ ئەو داتایش بەڕاستی من ڕەخنەم لەو داتایە ڕێژەکە زۆر زیاترە زۆر زیاترە بۆ لەبەرەوەی مەسەرەن ئەو عینانەی وەرگیرایە چەند کەس وەرگیراوە لەکوێ وەرگیراوە چۆن ئەوانەی کە بە دزیەوەی کێشن بەڕاستی نا ئەو عینێک کە تو باس کرد مەسەرەن 124 زیادی کردە من دەڵێن زیاتر زیادی کرێت لەبەرەوەی تۆ 100 عینە دووەرگرتووە وەنیە نەیدەچێشە یان تەمەنەکەی چەند بووە لە تەمەنی 12 ساڵی بۆ 13 ساڵی بۆ 4 ساڵ شتێکتر زۆر گریکە بەڕاستی کە باسیکەی تۆ لە منهەج لە قوتابخانە مەسەرەن ئێمە زۆر زار مەسەرەن لە بۆ هەرزەکارەکان ڕوونکردنەوە دەکەین تۆ تەمەنت 13 ساڵە یان 14 ساڵە کاتێک کە جگەرە دەچێشی تەوانەویش مافی ئەوم هەیە لە ڕووی فەسە زیۆ قسە بکەم چکە قساسەکەم نەفسی زۆرش معلوماتی هەیە لەسەر بابەتی زیاتر تۆ کاتێک کە لەلایەنی جەستەیەوە لایەنی فەسلەجی تەمەنت لە خوار 18 ساڵە جگەرە دەچێشی ڕاستەخۆ تەئسیر زیاتر لە جەستە دەکات بۆچی زیاتر لە جەستە دەکات تۆ لایەنی ئیفعالیت عەقلیت جەستەیت عاتفیت بەردەوام لە گەشەکردندا لە گەشەکردن نەوەست بەڵام دوای 18 ساڵ هێشتا باشترە خراپە ترسناکە جگەرە چێشان بەڵام باشترە لەوەی تۆ پێش 18 ساڵ جگەرە بچێشی بۆ لەبەرەوەی تەسی دەگەشت دەکات احتیمالی هەیە تۆ باڵات بەرز نەبێت یا ئەوەیان گرفت لە کوالیتی دەموچاوت دروست بکاتن یان تەسی لەسەر زاکیرەت دەکات بە پیتوژنەوەیەکان دەڵێ ئەو هەم مادە کووریەکان هەم زگەرەش ڕاستخۆ کاریگەری لەسەر مێشتی مرۆڤ دەکات بۆ لەبەرەوەی خانەکانی مێشت من پرسیارێک لە حیاتخانەکەم ینی بە کورتی وەڵامیەوەم بەرەو جا پرسیارێکی تر لەکەم ینی لە 4 ساڵی لەم 4 ساڵی جەنابتانە کە لە پەرلەمانی کوردستان دانیشتون هیچ سێودوێکی ئەم یاسایانە کراوەتەوە هیچ میکانیزمی گیراوەتە بەر بۆ ئەپدەیتکردنەوەی ئەم یاسایانە کاک دەروون بەڕاستی کاتێک کە یاسایە دەرەچێت لە پەرلەمانی کوردستانەوە ئەو یاسایە ئەبێت حکوومەت تەنفیزیکە ئەبێت ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی ڕۆڵیان هەبێت لە تەفعیلکردنی ئەو یاسایە لە ناو مجتەمع ئایا بە هۆشیارکردنەوەی خەڵک بێ ئایا بە شێوازی کەمپین بێ کە ئێمە بینیمان هەتا ڕێکخراوەکان هەتا دەستگای ئەعلامیە گەورەکان کە کەمپینیان کرد بۆ بەرەنگاربوونەوەی جگەرە کێشان یعنی ئەبێت هەموو بە یەکەوە هاوکار بن لەوەی کە بتوانن بەرەنگاری جگەرە کێشان بنەوە مامۆستا باسی ئەوەی کرد هەموو شتێک ئەوە نییە لە پەرلەمانەوە بە یاسا دەربکرێت هەندێک جار بە ڕێنمایی وزاری ئەو شتە جێبەجێکرێت باسی ئەوە کرا باشە قازانجی بە بۆچوونی تۆ قازانجی حکوومەت چیەکە مەسەلەن
ئەو یاسانە جێبەجێ ناکات. بۆی گرنگ نییە یاساکە جوانە یاساکە تۆکمەیە هەیە یاساکە هەیە باشە. جا عیبرەتی یاسا لە جێبەجێکردنایە بەڵام بۆیە سزاکەی گرنگە چەندە؟ سزاکەی لە مەسەلە بازرگانیەکەیە لە 5 ملیۆنەوە دەست پێکا بۆ 20 ملیۆن ئەگەر کەسێک مەسەلەن جگەرێکی کوڵەتی خراپ بێنێتە کوردستان کە بەداخەوە ئێستا باسی ئەومان قەی چێکە 20 ملیۆنیش قەینا بەڵام ئەبێ ئەم جگەرەیە بۆ ئەو کاتەی یعنی ئەمە 20 پاکەتە بە 1000 دینارە و برادرانیش یعنی کڕویانە بۆ بۆینی بەرنامەکە ینی کە تۆ باسی 5 ملیۆنەکەی یعنی ئەمە هەر کارتۆنەکەی کارتۆن و نەخش و دیزاین و ئەم شتانە ڕەنگە دروستیکەی زۆر زیاتری لەوە کاک دەروون ئەوە وەکو ئەوە لەمە بێکوالیتی تر چییە کە بە دڵنیایی و یاساکە جێبەجێ جاگەر پرسیارەکە بە تاوەتی وەڵام بەرمەوە ئەوە لەسەر هێنانی ئەو جگەرانی کە هێتە کوردستان ئایا کوالیتی ئەو جگەرانە یعنی کوالیتێکی عالمیە ستانداردی عالمیە مەسەلەن کوالیتی ئەوانە خراپ نییە کە هێتە کوردستان ئەگەر خراپێ بەو جۆرە بێ سزاکان دیاری کراوە غەرامەکە دیاری کراوە لە 5 ملیۆن کەمتر نەبێت و تا 20 ملیۆن و هەتا مەسەلەن باسی ئەوە کرێکە کەسێک جگەرە بکێشێ غەرامەی ئەوە هەر زۆر بەسیط یعنی 10,000 کە یەکێک بتوانێت تەمەتوع لە جگەرە بکە و جگەرە بکێشێ زۆر طبیعیە بەلایشەوە ئەو 10,000 بات شتێکی زۆر هەڵبەتە لە شوێنی گشتیە بەڵام ئەمە پێویستی بڵێ ئەمە پێویستی بە وەشیاری بەڕاستی کۆمەڵایەتی ئەمە پێویستی بەوەی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی وەزارەتی بازرگانی و ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی ئەو ڕێکخراوانی ئیش ئەکەن لە با بڵێن هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئەمە ئیشی هەمویانە ئیشی ئەعلامە ئیشی جەنابتەکە بەرنامەی ئابم جۆرەی لەسەر بکرێ تەنها ئیشی پەرلەمانی ئێستا وای لێ هاتووە لە کۆمەلگای ئێمەیە هەموو شتێک یەکسەر ئەگەڕێنەوە بۆ پەرلەمان ئەوەتە لە پەرلەمان شتی جوان هەیە باش هەیە بەڵام کێیە کە ئەوەی تەطبیقیەکە ئەبێ بە هەمومان ئیش بکەین بۆ ئەوەی کە بەرەنگاری ئەو دیاری زانیاری جەناب ڕێکخراو هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم بە دڵنیاییەوە یەکێک لە ئیشەکانی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی کە زۆربەی ڕێکخراوەکان ئەمەیان کردو وشارکردنەوەی کۆمەلگایە لە کۆمەڵی بابەت یەکێک لەوانە ئەو بابەتانی کە زەرریان بۆ تاکەکانی کۆمەلگا هەیە بە دڵنیاییەوە یەکێک لەو بابەتانێک بەڵێ زۆر ڕێکخراو ئیشی لەسەر کردووە دەستگای ئەعلامی ئیشی لەسەر کردووە هەتا حکوومەتیش یعنی کۆنفرانسی لەسەر کراوە بەڵام ئەوەی گرنگە عیبرەتەکە لەوایە چی بکرێ لە ناو قوڵایی مجتەمەعەکەەوە ئیشی لەسەر بکرێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دیاریدەیە چونکە بەداخەوە ئێستا لە کوردستانە جگەرەکێشان تقریبەن وەکو دیاریدەیەکی لێ هاتووە یعنی جاران ئەوە هەبوو لە ناو عایلەیە ترس لە باوک لە دایک لە برای گەورە کە جگەرە نەکێشتێ بەڵام ئێستا ئەو ترسە ڕەواوەتەوە جگەرە ناکێشتێ خراپتر ئەکێشێ کە نێرگەلەیە زۆر افتیخاریشی پێوەکە کە ئەیکێشێ کە نێرگەلە ئێستا بە هەر یعنی ئەوەش باس بکەین کە بەداخەوە نسبەیەکی زۆر ئافرەت لە وڵاتی ئێمە ئێستا نێرگەلە ئەکێشن کە ئەگەر بۆ پیاو یەک جار زەرەر بێ بۆ ئافرەت دەجار لەبەر ئەوە کاک دکتۆر بە دڵنیاییەوە ئەو جەنابیان شارەزاترە بنیەتی ئافرەت لە کۆمەڵی ڕوو ناسکترە لە هی پیاوە تا لە ڕووی ئەوەی کە با بڵین دروستکردنی مناڵکە یەکێک لە ئەرکەکانی ینی بۆ ئەوانە بە شێوەیەکی گشتی تەسیرێکی زۆر خراپەیە کە ئێستا لە کوردستانە بڕوا بکە کاک دەروون ئەگەر ئامارێکی دقیقە بێ دیراسەیەک بکرێ زۆربەی ماڵەکانی کوردستان نێرگەلی تایە نێرگەلی تایە ئەگەر یعنی ئەگەر کەمکەمیش بکێشن هەر لە ماڵەکەیانە وجودێکە ئەمە بەڕاستی شتێکی زۆر خەتەرە بەداخەوە کە پێویستە ڕێگەی لێ بگیرێت دەست خۆش بە کۆمەڵێک ڤۆکسپۆپمان وەرگرتووە با بینەری ئەو لێدوانانە بین و بزانین قسەی زیاترەکەین فەرموو سانێکە جگەراکێشی 25 ساڵە بۆچی جگەراکێش وەڵا خۆشە یعنی چێژە پێبەخشەکەی کێشی ناوەڵە تووشی نەفسی ئەو جگەرە بکێشێ تووشی نەفسی بووە یەک لەوانە خۆم کە خۆش پاکەتە فرۆشە قسەی دەکەی بەڵێ بە دڵنیاییەوە ئەم جگەرانی کەی فرۆشی چیان کوالیتیان هەیە کەمە زۆر نییە کەم تاالعان ڕۆژە پاکەتێک مەچێشالەوەتی ئەو قەیران و مێران دروست بە ڕۆژێکیت مە 4 پاکەت ئێستا لە ڕۆژێکە 4 پاکەتی کێشی شەو ڕۆژە یعنی لە ڕۆژێکە چەند پارە بە جگەرەیە لە ڕۆژێکدا بەخوای 5 و 4ەوە 5,000 ڕۆژانە بە جگەرادەی ناتوانانی وازی لێ بێنی ناتوانم ئاس مە پیرەمێرەکە بۆ ئاسە جۆر پیرەمێر و پیرەژم بووم چوومە دەف دوتن کێشەوە وڵۆ هێدی مە بوو چێت گەرن دێ بکێشە و دێ ئەوڵۆ ما کێشەوە ئەم فێل بووینە هاتۆڤێ گوڤێمت کێشین و بەڵێ جگەراکێشم وڵی دەمێکە فێر بووم و بۆ خۆی شیلیات و یعنی
جار هەبوو نەم خواردووە مێشکم لە خۆ مەشغوڵ بووە شتەکانم بیشوێتەوە خۆم جگەرە شێشێکی زۆر بووم لە تەمەنی گەنجێتیمە بەڵام ێستا شار تۆزە گەنجم جگەرم تەرێکرۆ زۆر دەمێکە لەبەر کە بۆم دەکەوە زەرۆزیانی زۆری هەم جگەرانش کێسا بە کوردستان بەڕاستی هەموو جگەری خەتەر و ترسناکە من حەزەکەم هەر حکومەت هەر نەهێڵێ چەند ساڵت جگەرە دەچێشی 50 ساڵە باشە بۆ جگەرە دەچێش وەڵاهی بۆیتە خوب نازانم ئەگەر نەیچێشی چییە وەڵا گەر نەیچێشم سنیە دەمەی چێشە وەڵای جاوە خەریکم کە نەیچێش جگەرە چێشی بەڵێ جگەرە چێش باشە بۆ جگەرە دەچێش طبعا ئێستا بینی لەوەی کە ئێستا ژیان لەو دنیای ئێستا ئێمە تێداینە هەر یەکەی معاناتێکی هەیە هەر کەس هەی بە شێوازێک هەنی هەستێکی ناخۆشی توشبووە لەگەڵ ئەو قەیرانەی کە ئێستا هەیە لە کوردستانە هەمومان دڵمان پڕە بەڕاستی دەستخۆش دکتۆر با لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەشێکی زۆری خەڵک مەسەلەن ئەوەی کە جگەرە چێژ نەبێڵبەتە و دەردە نازانێ بەڵام لە ڕووی عیلمیەوە کاتێک کەشتی لەسەر خوێنیتەوەڵێت جگەرە کێشان ئەوەندەی خووە ئەوەندە مۆزوع ئەسەحەکە نییە کە نیکۆتینێک داغڵی جسمت ببێت توی تر ئالوودەی بیت و ئەوی بی ئەسڵ و فەسلی ئەم پرسیارە چییە؟ خووە یان لە ڕووی سەحیەوە ناتوانانی دەستبەرداری بی یا قورسە دەستبەردار بوون؟ پەیوەندەکانی کە دەگەڵ هەر شتێکی دەدبێ خواردەمەنێکی یان مخدرات فەرزان دوو لایەنی نەفسی و جەستەی هەیە جا لە هێندێک مادە هەیە لایەنە جەستەیەکەی زۆرترە وەک موادی مخدرات لایەنە نەفسیەکەشی هەیە کە خود پێگرتەوە بەڵام مخدرات ئەگەر وازی لێبێنی کابرات تووشی مشاکل دەبێت تەواوی یەسکی بە دەشتێشێ تووشی زگچوون دەبێت تووشی ڕشانەوە دەبێت ئازار دەچێشێ بەڵام هێندێک شتە خویەکەی وانە خویە زۆر کەس هەیە عادەتی کردو چای دەخواتەوە چای نەخواتەوە توش سەرێشە دەم ناڕەحەت دەم بەڵام نامرێگە چای لێ ببڕن بەڵام خۆی پێگرێت دەبێت چای بخواتەوە جگەرەش حاڵەتێکی تقریبەن ئاوایە عادەتێکە زۆر کەسمان دیوە جگەرەی واز لێ هێناوە زۆر کەس هەیە ڕۆژە دوو پاکەت سێ پاکەتی کێشاوە پیکوت و پڕدام ناوە لایەنشە دام ناو ساڵیانی ساڵە هیچیشی لێ نهاتوە ینی بە پێچەوانەی مخدرات کە لەوانەیە پاش مانگێک دوو مانگان خاوێن دەبێتەوە بەڵام چەند ڕۆژ یەکەم زۆر بە ئازارە بەڵام لە جگەرەی داوانە وەلانانەکەی جسمیان هیچ مشکلێکت بۆ ناگۆڕێ هیچ ئازارێک هیچ نەخۆشیەک هیچ تێکدانی جەستە فیزیۆلۆژی شخصەکە هیچ شتێک گۆڕانکاری ینی هەر حاڵەتەکە نەفسی و یانیتر بێ ئەو جگەرێ ناشیە بۆ یەشەکە ڕاحەت وازی لێ دێنن بەڵام دەبێ فێریکەی دەبێ هانی بدەیت دەبێ مثلا لە دەروی وڵات هاتوون کۆمەڵک 5-6 نەفەر کە دەیانەوە بەیەکەوە وازی لێ بێنن دەڵێن کاکە بەیەکەوە دادێنشن لەو ڕای دێمە ناکێشین ئەو بەوی دەڵێ دەستە پێ نەکردێتەوە کە دەکەوێتە کوردە ناموسی خۆ نەیچێشا بامیش نەیچێشم ئەویش یعنی ڕێگان بۆ دیوەتەوە ڕێگا هەی ئەو لە سەرەتای قسەکانمدان باسم کرد مەسەلەی جگەرە چەند فەکتەرەیە بەس فەکتەری زانیاری نییە یا بەس فەکتەری پەرلەمان یا دەستگای جێبەجێکار نییە زۆر قسەیەکە بوویانی تەمەنی نەنکوانیان کەیان و ڕەفیقی خراپ مەسەرەن زۆر فەکتەر هەیە بام نمونەیەکەوە بێنم لە نێو ژناندا لە کۆمەلگایمە لە منتەقەی دهۆکێ زۆر دەگمەن ژنی جگەرە کێش هەیە بەڵام بۆ نمونە لە ڕانیە و قەڵاتزێ ژنی جگەرە کێشی بە تەمەن زۆر هەیە چ شتێک دەوێدا هەیە کە بۆ کاری بە یاسا یا مەز پارلەمان یا ئەوە نەداوە یا تەندروستی دیارە لێ وەک خویەکە دیارە وەک دابوونەریتێکە وەک شتێکە کە ناڵم هەموو ژنەکان دەیچێتەوەنی ها بەڵام نزبەی کەسانێکی کە ژنی بە تەمەن لە منتەقەی قەڵاتزێ و ڕانیە ژنی بە تەمەن جگەرەی دەکێشێت دەگەڵ منتەقەی دهۆک و دەوراپشی دۆکە لە دۆک و دەوراپش زۆر کەمترا ینی وەک کۆمەلگا ئەوەی تەقبول ناکە قبول ناکە زەختێکی کۆمەڵایەتە نایچێشە فێر نەبووە جا ئەوەیە کە پتێ وازی لێبێنی فقط و فقط تەنیا بڵێ ئازار دەبینی نابینی بخۆی دەزانیە بەڵام گرفتێکی ئایا جگەرە ئەو گرفتی بۆ هەل دەکا کابرا قەرزدارە جگەرەی دەکەش ئایا جگەرە قەرزەکانی دەداتەوە زۆران ئاماژیان کرد بە کوردستان بە لە کوردستان قەیرانێکی ناخۆشی تێداوە لە پارەکەوە لانەکە دەبین دوای ڕەفراندۆم تا ئێستا گرفتێکی یەکجار زۆرمان هەیە مەشاکلمان هەیە
مەشاکلی ئابوورێکی زۆرە مەشاکلی سیاسێک زۆر ئایا جگەرەی بکێشییان نەکێشی فەرق دەکا و مەشاکلە باشە دکتۆر لە ڕووی سەحیەوە ئەم مەڵامانەمانە بیانی لە ڕووی سەحیەوە ئەم جگەرەیە ینی مێشک سڕەکایە مەسەلەن ئەم خەمانە لە بیرەکە ینی زۆر تۆژینەوە هەیە جگەرەیان داوە دەگەڵ مادەیەکی دیکە وەک جگەرەی بەڵام جگەرە نیە هیچ فەرقێکی نەبوو ڕاست حیات خان با وردە وردە بچینە چارەسەر نەسیحەتی تۆ بۆ ئەم جەولە تازەی پەرلەمان چییە؟ نەسیحەتی تۆ بۆ حکوومەت چییە؟ و قسەی تۆ بۆ لایانی پەیوەندیدار و ڕێکخراوەکان چییە؟ با وردە وردە بابزانین چارەسەری ئەم دوو کەڵ و ژەهرە چییە؟ بەڵێ هەڵبەتە کاک دەروون باسی ئەوە کرا جەنابەت باست کرد لەسەر مەسەلەی هاوڕێی خراپ کە لە تەمەنێکی چۆن ئەڵەی زووەوە لە تەمەنێکی بنەڕەتیەوە ناوەندی کە خۆمان ئەمانوت لەو تەمەنەوە هاوڕێتی زۆر تەئسیری هەیە لەسەر بۆیە پێویستە لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە کار لەسەر ئەوە بکرێت هەم ڕێنمایی تەندروستی بڵاو بکاتەوە هەم ڕێنمایی لە ڕێگەی توێژەرانی دەروون ناسیەوە کە ئەوە زۆر گرنگە کە ئێستا لە زۆربەی مەکتەبەکانی کوردستانە توێژەران هەن ئەوە زۆر گرنگە کە ئیش لەسەر ئەوە بکری هەتا لە مەناهەجی تربەویە بەشی تایبەت هەبێت لە ڕووی تەندروستیەوە چۆن گەنج ئاگای لە خۆی بێت چۆن ئاگای لە تەندروستی خۆی بێ خۆی لەو شتە زیان بەخشانە بە دوور بگرێت کە یەکێک لەوانە جگەرە کێشە و ئەشێت بە تایبەتی گەنجەکان کوڕەکان ئەشێت بەرەو ئەوە بڕۆن کە جگەرە بکێشن زیانەکانی با بڵێن هۆکارەکە کۆمەڵت شت هەیە مەسەلەن ئایا بە شێوەی ڕیسێج بێ یعنی دیراسە بکرێت و لەوێ لە مەناهەجی پەروەردەیە جێگەی بکرێتەوە کە زۆر گرنگە ئەوە بەڕاستی تا ئێستا یەک شتیش هەیە یعنی ئێمە ئەو هەموو دەستگا ڕاگەیاند ئەو هەموو دەستگامان هەیە لە کوردستانە تا ئێستا کەمترین بەرنامە کراوە لەسەر تەمەنێک کە پێی ئەڵێن تەمەنی چۆن ئەڵەید مڕاحەقی تەمەنی تینەیجەر یعنی ئەو تەمەنە کەمترین بەرنامە هەبووە لەسەری هەر تەلەڤیزیۆنێک نییە تایبەت بێ بۆ تەمەنە یان تەلەڤیزیۆنەکە مناڵانە یان بۆ گەورەیە کە ئەو تەمەنە زۆر پێویستە لە ڕێگەی بەرنامەی خاصەوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنێکی تایبەتەوە بکرێت بچێتە ناو گەنجانەوە هەتا لە ڕێگەی مەسەلەن سۆشیال میدیاوە ئەکرێت لەو ڕێگەیەوە ئیشی لەسەر بکرێ ئەگرێ ڕێکخراوەکان کەمپینی بۆ بکەن دەستگایەکی وەکو کوردستان 24 کە ئێستا یەکێکە لە دەستگا هەرە زۆر باشەکانی کوردستان و بینەرێکی زۆریە ئەکرێت دەیان بەرنامەتری بەم جۆرەی لەسەر بکرێ ئەکرێت گەنج بهێنە ئەم بەرنامەوە بزانێت چیانێ ئەوانەی کە جگەرە ئەکێشن هۆکاری توشبوونیان چۆن بووە یعنی دیراسی ئەم بابەتە بکرێت سەبەبەکان چین عیلاج بدۆزرێتەوانێ ئەکرێ ئەمانە بکرێت ئەکرێت لە خولی داهاتوی پەرلەمانی کوردستانە خولی با بڵێن پێنجەم کە زۆری نەماوە شەڵا لە نزیکترین کاتە ئەچنە پەرلەمان ئەکرێ ئەوانەی بە پێش ئەوان و بە ئێمە نەکراوە مەسەلەن ئەوان بیکەن لە بابەتی بە دوواداچوونەکە من بەڕاستی لێرەوە ئێڵم ئەمێ پرسیارێ بکەم بەس بمبوورە بە ئەو نقطەیە باز بکەم خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەداخەوە کە کۆمەڵێ مەشاکلی زۆر ڕوبەڕووی وڵات بۆیەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانم بڵم یەکێک بۆ لەو خولانەی کە زۆر یعنی ماندوو بووە بەڕاستی ئەوەی توانیوێتی کردوێتی یاسای باش دەرکراوە بەڵام لەگەڵ ئەوەشا زروفی هەرێمی کوردستان بەداخەوە زروفێکی ناسەقامگیر بوو لە کۆمەڵە ڕووەوە ئەکری ئەم شتانە هەمووی بکرێکری ڕێکخراوەکان کار لەسەر ئەوە بکەن و مەسەلەن کار لەسەر ئەو یاسایە بکەن وەشیاری کۆمەڵایەتی بڵاوکەن وەشاری تەندروستی بڵاوکەنەوە یعنی کۆمەڵە شت هەیە کە ئەکرێ بکرێ پێویستە بکرێ لە مەودواتە ڕاستە لە پەرلەمان با منەوە پرسیارە بکەم بە کورتی جوابم بەرەوە لە پەرلەمان کاتێک یاسایەکی سیاسی بۆ نمونە تاوتویەکرێ و ئەکرێتە بەر باسوودێ کۆڵینەوە بەقەر یاسایەکی کۆمەڵایەتی گرنگی پێیرێ یعنی یاسای فەرقەکرێ لە یاسایەکی کۆمەڵایەتی بۆ نمونە وەکو یاسای جگەرە کێشان وەکو یاسای فرەژنی چوزانن یعنی ئەم یاسا کۆمەڵایەتی و سەحیانە تەندروستیانە بچووکتر سەیرەکرێن لە باسکردن لە یاسایەکی بەداخەوە تا ئێستا لە پەرلەمانی کوردستانە خۆم بە تەجروبەی ئەم 5 ساڵی کە لە پەرلەمان بووم ئەو بابەتانەی کە با بڵێن دارین کە ڕەهەندی داراییانەی ئەو بابەتانەی کە سیاسین یعنی هەتا ئیجازە بۆ ئەندامانی پەرلەمان وای لێ ئەکرێ لەلایەن هەموو فراکسیۆنەکانەوە جۆرێک لە مەمنوعی بێ جۆرێک لە قەدەغەی بێ کە کەس سەفەر نەکا کەس هەموو وجودیان هەبێت لە
لەو یاسانە ئایا تعدیلکردن بە یاخود دەرچوونی یاسا یاخود بڕیارێک بێ کە هەموو تەواجودمان هەبێت لە ناو پەرلەمانی کوردستانە بەڵام یاسایەک تایبەت بێ بە کۆمەلگاکە مەسەلەن یاسایە تایبەت بێ بە باریکەسێتی بە دۆزی ئافرەت کە یەکێک لە کێشە گەورەکانی وڵاتی ئێمە کە ئێستا مەلەفێکی زۆ کراوەیە و هەر کراوەژە بێتوانم بڵم تا 50 ساڵی تر ئیشی لەسەر بکرێت بابەتێکی وەکو ئەو بابەتە تەندروستی کە پەیوەندی هەیە بە تەواوی کۆمەلگاکەی ئێمەوە لە ڕووی تەندروستی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەو یاسانە وەکو پێویست جێگەی ئیهتیمامی فراکسیۆنەکانی ئەچیناچی زۆر تەبیعیە یعنی تا ئێستا ئێمە وا ڕاهێنراوین بابەتە کۆمەڵایەتەکان وەلا بنێن کە لە کاتێکا تۆ مجتەمەعەکەت نەخۆش بوو مجتەمەعەکەت کێشەی هەبوو کۆمەلگاکەت تووشی کۆمەڵێک گرفتی دەرونی بۆیەوە تووشی کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی بۆیە وردە شیرازەی کۆمەلگاکەت بەرەو پچڕان ئەچێت و ئەسڵان ئەوە پێویستی دواتر بە شۆڕشێکی کۆمەڵایەتیە بۆیکەی کە ناکرێت لای ئێمە زۆر قورسە بۆیە پێویستە لەسەر هەموو لایەک لەسەر ئەندامانی بەڕێزی خولی داهاتووی پەرلەمان بەڕاستی من بۆ خۆم ئەو بابەتانی جگە لە سیاسی و دارایەکە کە وەکو ئەرکێکی خۆم و وەکو کەسێکی لە یاسادانانە لە پەرلەمانی کوردستانە کە متعلق بووم بەوانیشەوە بەڵام زۆر گرنگ بووە بەلامەوە کە لە بابەتە کۆمەڵایەتیەکانە تەواجودم هەبێت و چەندیش بۆم کرابێت دەست خۆشاخر لە بەرۆی خۆت ماشەڵا خانمێکی جوانیت و خانمانش تەسەڕوفتان کردووە لە پەرلەمانە هیوادارم ئەم کەیسانش کە جەنابەت باسیەکەی بەڕاستی من بۆیە ئەو دوو نمونەیە مێنایەوە تۆ باشتر پێکات لە بەرۆی لەناو واقعەکە یعنی هەتا پرسێکی سیاسی و ئابووری وەستابێک زۆر گرنگی بە ئەم پرسە کۆمەڵایەتیانە کە زۆر ترسناکە بەڕاستی بەداخەوەکەوە زۆر تاسیری خراپترە لە پرسە سیاسی و پرسە داراییەکە ڕاستە فەرموو هەندێک تێبینیم هەیە بەڕاستی هەندێک باواقعیانە بیر بکەینەوە باش چۆن دەتوانین واقعیانە بیر بکەینەوە گرفتەکەی ئێمە باش طبعاً حیات خان باز لەوەی دەکە کە تۆ سپۆرتی بواری دەرونی یان توێژەرێکی دەرونی یان کاک دەرون لە ڕاگەیاندن بتوانێت ئەو دیاردەیەشی بکاتەوە وا لە گەنج بکەوە لە هەرزەکارەکان بکە کەسگەرە نەچیت کاکە مشتێکی خەیاڵیە واقعیانە بیر بکەین و تۆ حکوومەت بە فەردە بە نازانم بەچی پاکەت و زگەرت بۆ دێتە ناوێرە من بتوانم کۆنتترۆلی بکەم من بتوانم بە تۆ بڵێ مەچێشە من بتوانم بە هەرزەکارێک بڵێ مەچێشە ئەمە خەیاڵیە تۆش ناتوانێت سەرڕاگەیاندنەکە داوا بکەیت ئەگەر حکوومەت هاتوو نەیهێشت یان بازێکی زۆری خستە سەر یان نەیهێشت پاکەت بێتە ژوورەوە لە سنوورەکان ئەو کاتە من دەتوانم کۆنتترۆلی بەڵام تۆ ناتوانانی کۆنتترۆلی بکەی بۆی دابنیشی هەڵبەتە بەرنامەیەکی ترمان هەیە هەر بەرنامەیەکی ترمانە ینی بەرنامەیەکی ترەکەین لە ئایندا لە بەرەوەی کە وەکو پێویست ئەو بەرپرسانەمان بۆ ئامادە نەبوو کە هەم لە ڕووی بازرگانی جگەرەوە قساکەین هەم لە ڕووە سیاسەکەەوە قساکەین کە بۆچی ئەوەنە ئاسان جگەرە هاوردەی کوردستان نەکرێت من لەم بەرنامەیە تەنها ویستم بەمە ئۆپنەری ئەم دیاردەقێزەوە بکەین کە چۆنی دەستی پێ بکەین فعلا قسەکانی جەنابە تەواوە من پێم وایە لێرەوە دەست پێ بکەین بەڕاست ئەو کاتە ئیشی من دەبێت سپۆرەی بواری دەرونی باش فەرم ئەو کات بەس ئەگەر بە دەرفەت بێن زۆر باشە ئەو کات کاری من دەبێت وەکو سپۆرەی دەرونی و ئەو کات کاری دکتۆریش دەبێت کاتێک کە کەسێک کە نەخۆشی دڵی هەیە بەهۆی جگەرەوە دکتۆر زانیاری پێ بدە تۆ ئەگەر هات و کۆنتترۆلی زگەرە کێشانت کرد کۆنتترۆلی سنوورەکانت کرد بەڵام تۆ هاتی زۆرترین کارتۆری پاکەت لە سنوورەکان هاتەوە ئێرە هاتە ناو شار و نهاتە ناو گوندەکان من ناتوانم کۆنت بە زەحمەت دەتوانم لەوانەیە لە ڕێژەی 5 میلیۆن کەس بتوانم 5 کەس قەناعەتی پێ بێت باشەی باش هۆکارەکە بە پێچەوانەوە بە دیێکی هۆکاری تەڵەب نییە هۆکاری تەڵەب نییە کەەوەنە تەڵەبی لەسرە بۆیە هاوردا ئەم شتا هەرزانە کاک دەرون ئەو پاکەتە زۆر هەرزانە زۆر بە ئاسانیش دەست دەکەین بەڕاستی زۆر بە ئێمە لە قۆناغ یەکەم دەست بەوە بکەین ئەوانی خواردتەمەنی 8 ساڵی نێچیشە پەرلەمان خۆی و قرارەی داوە ناشتوانێ مەسەرەن تەنفیس ناک ئەوانی خوار 8 ساڵ باواز لەوانە بێری کە لە سەروی تەمەنی 8 ساڵە بابین لەوێەوە دەست پێ بکەین ئەوانی خوار 8 ساڵ زگەرە نەچیش بۆ لەبەرەوەی کاریگەری زۆر خراپ لەسەر ئەوان هەیە ئایا ئەوەمان کۆنتترۆل کردووە شتێکێ تۆ ئێستا من بەبەر چاوی وەختی بەرنامەکە نەما دوا قسە چییە چۆنی دەستکەین بە چارەسەرێکی سەرەتایی بەڵ من دوا قسەم بەڕاستی من کەسێکم هەبوو لەسەر ئەو بابەتە حەزم لێ ئەو بابەتە بکەمە دوا قسەی خۆم هەر لەسەر جگەرە و نێرگەلە یەک لە کەیسەکانم بەڕاستی گرفتێکی دەرونی هەبوو لەگەڵ دکتۆرێکی بەرز بەیەکەوە تەنسیقمانەیە ئەو کەیسانە چارەسەر دەکەین طبعاً نێرگەلەی کێشا بوو بێ ئەوەی سەبەبەکە دوای پشکنینمان بۆ کرد هەستمان کرد کە مادەی هۆشبە لە جەستەیدا یەکێک لە مادەکان دوای ئەوەی کە گفتوگۆمان لەگەڵ کرد و قسەمان لەگەڵ کرد دەرکەوتە ئەو کەسە لە ژیانی خۆی مادەی هۆشبەری نەخواردو بەڵکو نەناو نێرگەلەکە هەیە لەو شوێنە تەوان من چەندی زار بەوتار و لە ڕاگەیاندنیش حکوومەت و لانی پەیوەندیدارم ئاگادار کردەوە بەشێکی زۆر لەو کافتریانە بەشێکیان هەمویان نا
لەناو نێرگەلەکانیان مادەی هۆشبەری هەڵبەتە لە بەردامەکانی ڕابردووە باسی هەمان کەیس بەڵێ ئەمە کەیسی خۆم بۆ من خودی خۆم بەڕاستی ماوەیەکی زۆر بەو بابەتە خەریک بووینە بۆی چارەسەری بکەیت حکوومەت زۆر زەرورە هەم نێرگەلەکان ئەوانی کافتریاکان کۆنتترۆل کە بزانین ئایا مادەی هۆشبەری تێدەکرێت و ئەمە خاڵێکە بەڕاستی گەنجێکی زۆر هەتا ئێستا قسەی لەسەر نەکرا بەڕاست من لە بەرنامەوە بەجەنا بدڵێ گەنجێکی زۆر ئێستا ئەگەر پشکنینی بۆ بکەیت مادەی هۆشبەر لە دەستێکی بەهۆی چی من بەرپرسم لە قسەی خۆم بەهۆی ئەو نێرگەلانەی کە دەچێشرێ لە کافتریاکان بەڕاستی من کەیسم زۆر بە لەسەرەوە و بە مەسەلەی چارەسەرکردنی جگەرەش تاوان ڕاگەیاندە دەکرێت دەوری هەبێ بەڵام ڕاگەیاندە دەورێکی سادە دەبینێ پەروەردە دەوری ڕئیسی دەبینێ و حکوومەتیش دەوری سەرەتا کە حکوومەت نێهێش هاوردە بکرێت ئەو کاتە پەروەردە کاری خۆی دەکەن پەروەردەش لە ڕێگەی مامۆستا و توێژەرانی دەروونی لە قوتابخانەکان ئەوان دەتوانن ڕێنمایی خۆیان بدەن و پاشانیش دیسان ئەو نەخۆشانی کە دەستنە لای دکتۆرە بە ڕێزەکان ئەوانەی کە نەخۆش بوونە بەهۆی جگەرە کێشانەوە یان گرفت دیان دەستی هەیە یان لە دڵەکانیان ئەو کات کە لە دڵیان بورە ئەو کات دکتۆر دەتوانێت ڕێنمایی زیاتری بکات ئەو کات دەتوانین بە ئاسانی کۆنتترۆل کرد بەڵام بەوەی ئێستا من و تۆ دە بەرنامەی تریش قسە لەسەرەوە بابەتە بکە بەڕاستی ناتوانانی چارەسەر دەستەکانە خۆش حیات خان دو قسە بە کورتی چکە وەخت نەما ببوورە کاک دەورون بەڕاستیم باسی ئەومان کە من جارێکی تریش تکراریەکەم و هەموو ئەوانەی کە باسمان کە هەمویان یعنی پاوەرێکن بۆ ئەوەی گەنج بتوانێت خۆی بگۆڕێ لە هەندێک لایەنەوە مەسەلەن جەنابەت توێژەری لە مەکتەبێکە دەورت هەیە لەسەر تەلەبەکان تۆ ڕاگەیاندنکاری دەورت هەیە وەزارەتی پەروەردە دەوری وەزارەتی ڕۆشنبیری دەوری هەیە کە ئەگەر بە فیچەرێکی بچووکیش بێت بە ڕکلامێکی بچووک بێ ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکانە لێ بدرێتەوە لە کەی 24 لە قەناتەکانی ترا باسی ئەوە بکرێ باسی زیانە لە پەرلەمان کە قراری مامۆستاییان نامێ بکەوینە بەس بمبورە من نامێ بکەم بۆ مناقەشە لەگەڵ جەنابتا پەرلەمان ئەرکی خۆی جێبەجێ کردو وەکو یاساکە بەڵام ئەی ئەرکی هەمومانە کە ئیش بکەین لەسەر ئەوەی ئەو دیاریدەیە کەم بکەینەوە هیچی نە خەیاڵ و نە فەنتازیایە بەڵکو ئەمە واقع ئەو ئەبێ هەر هەمومان هەریەکە لە ڕێگەی خۆیەوە لە ڕێگەی خانەوادەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە پەروەردەوە حکوومەتەوە ئەبێ هەر هەمومان بە ئەرک و بە ئیلتیزامی خۆمانی بزانین کار لەسەر ئەوە بکەین ئەم دیاریدەیە کەم بکرێتەوە لە کۆمەڵگا دەستخۆش دکتۆر جان دو قسە بە کورد والله هیوادارم کوردستانێکی بێت جگەرە ببینین ئەویش بە من ناکەم مەگەر کە تەواوی هێزەکان یعنی نەک بەس پەرلەمان نەک بەس مەکتەبە نەک بەس تەواوی هێزەکان لە عەشایر ڕابگرە لە مامۆستای ئاینی ڕابگرە لە مەکتەبەی ڕابگرە لە بنەماڵەی ڕابگرە ڕادیۆ تەلەڤیزیۆنی بگرە NGO ڕابگرە پەرلەمان دەستگایەکی بەس یاسادانانە و ناتوانێت دوی کێوێکە بچێ نەفەر بە نەفەر پێشی پێ بگرێ دەستگای جێبەجێکەریش کە سیستمی ئەنجومەنی وەزیرانە ئەویش تاسیری هەیە بەڵام ئەویش ناتوانێت بچێتە ناو ماڵەکانەوە یعنی هیچ یاسایەکمانێکە بچێت ناو ماڵەکانەوە ڕاست دەبێت بە شێوازێک بە تەواوی خەڵک دەست بە دەست یەکتر بدەن بەرەبرە ئەو دیاردەی کەم کە ئینشاءڵڵا بگەنە جگایەکە نەمان بێت دەستەکانە خۆش ببنیش لە کۆتاییە ینی بۆ کۆتایی بە بەردامەکەیانم کە ڕەنگەمە داواکاری بێ ڕەنگەمە ئاوات بێ ڕەنگەمە حەز بێت کە ئێمە بەردامێکی ئەومان دروست کردووە بەپی یەکێک لە تاتاکانیش لە ساڵ 24 کۆمەڵگەی کوردی ئالوودە و جیرۆدەی ئەم ژەهر و دووکەڵەیە من لە کۆتایی ئاڵێم هەمان تقریبان خیتامیشم بۆ بەرنامەی نێرگەلەکەم کرد لە کۆتایی ئاڵێم تۆ زۆر لەوە گەورەتری و زۆر لەوە جوانتری و زۆر لەوە بە کلاستریت و ئەرکە زۆر لەوە زۆرترە کە بە دووکەڵێکی جگەرە ژیانە کورکەیتەوە تەمەنە کورکەیتەوە بە سیحەتێکی خراپەوە ژیان بکەی بۆیە هیوادارم من ئەم جگەرەیەم شکان لەم بەرنامەیەوە هیوادارم لە دوای ئەم بەرنامەیە کۆمەڵێک خەڵکی تریش وردە باخەوەکە گەورە نەکەین کۆمەڵی خەڵکی تریش ئاوا جگەرەکانیان پشکێن و بە قەرارێکی با بڵین مەردانە دەستبەرداری ئەو دووکەڵە داشتینە بن هیوادارم شتێکمان پێدانێت